پرۆسەی خوێندنی ساڵی نوێ لە سلێمانی بە دیاریکراوی بۆ قۆناغی دوانزی ئامادەی دەستی پێکرد. لەبەر مەترسیەکانی کۆرۆنا ئەم ساڵ خوێندن لە هەرێمی کوردستان جیاوازە. بەشێک لە قۆناغەکانی خوێندن بە ئۆنلاین دەبێ و بەشەکەی دیکەیش لە نێو هۆڵی خوێندنگەکان ئەو پرۆسەیە جێبەجێ دەکەن. ئەم ساڵ پشتیوان بەخوا پشتیوانی حکومەتی خۆشی و ئێمە پشتیوانی مامۆستایان بین بۆ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان مافەڕەوەکانی مامۆستایان دابین کە وە لە لای خۆشمەوە بە یەکێکمدا بنێن لە ئەندامانی بەتەنگەوە هاتنی ئەم خوێندنگایە. ئێوە گەورەی تاربەجێ هێناوە منی بەردەوام توگیریتانەکەم. قسەی بەڕێوەبەر و یەکە ئیداریەکانی سلێمانی لە یەکەم ڕۆژی خوێندن جێبەجێکردنی ڕێنمایەکانە بۆ خۆپارێزی مامۆستایان و خوێندکارن و بەشەکەی تریش داواکاری مافی مامۆستایانە لە پێدانی موچەکانیان. دافیش دەخۆین بۆی کە لە ساڵێکی پڕ قەیرانی دارایی و لە ساڵێکی کە بواری تەندروستی بە شێوەیەکی گشتی کە جێگیر نییە یەکەم زەنگی خوێندنی ساڵی 2020-2021 لێ دەدەین. ئێمە و کۆنجومەنی پارێزگای سلێمانی دنیای هەموو لایەک دەکەینەوە کە بەردەوام پشتیوانی تەواوی سێکتەرەکان دەبین لە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەتایبەتی سێکتەری پەروەردە. بەو سەرکەوتنە گەورەی هەمیشە بۆ سلێمانی تۆمارەکەن و بە ئەنجامەکانتان سلێمانی لە ڕۆژی دروستبوونیەوە تا ئیستا لە پلەی یەکەمە لە کەرتی پەروەردە، لە کەرتی تەندروستی، لە کەرتی پیشەسازی، لە کەرتی ئەدەب و کەلتور و فەرهەنگ و شارستانیەتی و شارەوانی داهێشتۆتەوە، لە کەرتی ژینگە و پاراستنی سەوزایی هێشتۆتەوە. لە هەموو بوارەکانتا لە ڕیزی پێشەوە سلێمانیتان ڕاگرتووە بەردەوام بن. هیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازم. مەسافەی بینی خۆت و هاوڕێکت. یەکەم وانەی خوێندنی ساڵی نوێیە بە خۆپارێزیەوە دەخوێنرێت بە شێوەیەک تا کۆرۆنا هەبێت مامۆستا و خوێندکار دەبێت ڕێنمایەکان جێبەجێ بکەن. ئەگەر پۆلێکمان 30 تەلەبە بێ ئەم ساڵ بووە بەدە بە 12 تەلەبە، ینی ژمارەی خوێندکارەکان لە پۆلەکانە کەم کراوەتەوە. مەسافەی بینی خوێندکارەکان لە پۆلەکانە کەمە، ینی ئەوەیە کە بە پێی ڕێنمایەکاندا مەترێک بۆ مەتر و نیوەک مەسافەی بینی خوێندکارەکانە. لە دەیدا دەوام دەست پێ دەکەینەوانێ بۆ بۆلی بنەڕەتیەکان. ئەگەر سەرکەوتوو بین ئینشاءالله توانای سەیتەڕەمان هەبوو بەسەر نەخۆشیەکەیە. وردە پۆلەکانی تریش بەم شکڵە کە وا قەرارە ئەوان بە خوێندنی ئەلکترۆنیک درێژە بە خوێندنیان بدەن، ئەوانیش دەینەوە ناو ناوەندەکانی خوێندن. ئومێد دەکەین ژیانی ئاسایی بگەڕێتەوە بۆ شار و وڵاتەکەمان. پرۆسەی خوێندنی ئەم ساڵ لەگەڵ لێدانی یەکەمین زەنگیدا بە ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی دارایی گوزەر دەکات. مامۆستایان یەک داوایان لە حکوومەتەیە بۆی پرۆسەی خوێندن پەکی نەکەوێت 30 ڕۆژارێک موچیان پێ بدرێت. ئاوەڕ عەلی گەلی کوردستان، سلێمانی.